سڵام لە ئێوە بینەندەگەل عەزیز و نازار لە ڕۆژهەڵات و سنەی خۆشەویست و توا و شارگەل کوردەواری. چەشنتان لێ موارەک بێت و گلایەکتان هەمیشە لە خۆشی و شادیدا بن. ئارەزووی سڵامەتی و سەعادەتمان هەست بۆ گلایەکتان. حەزم کرد بە شێوەزاری سنەی ئەمڕۆژ بەرنامەی جەژنانتان پێشکەشکەم بۆ کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێستا لێرەوە دوعای خێرمان هەیە. خوای گەورە هەموو لایەکیان سڵامەتکە لەوەی بەشێک لە شار و ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵات کەوتونەتە بەر هێرشی زاڵمانەی ئەمریکا و ئیسرائیل. بەو هیوایی کوردانمان سەلامەت بن، بەو هیوایی ئەم دۆخەش کە ئێستا پیا تێپەڕێ لەم جەژن و مانگی ڕەمەزانی کە ڕابورد بەڕاستی ناڕەحەت بوو لە سەریان. بەو هیوایی ئینشاءڵڵا بە زوویی خوای گەورە ئەو بەو ئاگرەدا بکە. کاکدانە سڵاو لێبێ. سڵام سالار. ئەنجا من ئەمە لۆڕستانی بوو، سنەیی بوو، فارسی بوو. تەبەن مەگەر بەزوانی خەڵکی سنم تێ بگەن بزانن تەواو من حاکەمەکە باش بوو کاک مێهرە دەتەواو گرنگەکە یەکەم بە هەورامی و ئەم جارە حەزم کرد ئاوا جیاواز بێ. سۆرانی هەر تێگەن ئەوانە سۆرانەکە بم بەجێشەوە بۆ کاکدان. دووبارە بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان لە هەر جێگەیەک بینەر و بیسەری ئێمە خۆشحاڵین لە دووەم ئەڵقەی جەژنانەی پەیام لەگەڵ کۆمەڵێک لە پێشکەشکارە ئازیز و خۆشەویستەکان کە بە درێژایی مانگی ڕەمەزان لەسەر شاشەکانی پەیام لە ماڵەکانی ئێوەیە بە بەرنامە ناوازە و جوانەکانیان حزۆریان هەبوو. هەروەها لەگەڵ هاوڕێیان و هاوکارانمان کاک میهران و برا ئازیز و خۆشەویستەکانی ئەم شەویش لەم ئەڵقەی دووهەمی جەژنانەی پەیامدا هەوڵە دەین پشت بەخوای گەورە ئەم کاتژمێر و نیۆ بڕازێنینەوە و دڵی ئێوە و بینەر و بیسەرەکانمان خۆش بکەین. دووبارە لە خۆی گەورە خوازین تاعات و ڕۆژ و هەموو ئەو بابەتە پەرسشانی کە لە ڕەمەزانە کردومانە بە باشترین شێواز لێمان قوبولکە و هیدایەتمان بدا بتوانین شەش ڕۆژی شەشەڵانیش بەدوایە ئینشاءالله بە ڕۆژوو بین بۆ ئەوەی کە وەک فەرمودەکە فەرمێ تەواوی ساڵەکە لە ئەجر و خێر و حەسەناتا بین. دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ بە خێراتنی یەک بەیەکی پێشکەشکارە ئەزیز و خۆشەویستەکانمان هەروها کاک میهران و برایانی هاوکاری شێکن. یەخوا بەخێر بن. دووبارە کاک میهران وان لە گروپی مەولانە. یەخوا بەخێر بن سەرچاوەکەم. با لە کاک جوتیارەوە دەست بکەین خۆیان بناسیێن و ناوی بەرنامەکەیان و ئەوە. کاک جوتیار هەر کاکدانە یەکەم ئەزممویشی بوو، ئەزمموی تازەی لە کەناڵی پەیام لە ڕەمەزانە لە بەرنامەی گوڵستان چۆن پەیام خان دوێنە شەو یەکێک لە نوێیەکان فەرموو کاک جوتیار. سەرەتا جەژن لە ئێوە و لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز بێ. تاعات و عیبادەتی ڕەمەزانمان ئینشاءالله خوای گەورە لێ قوبوڵ کردوین. پێ خۆشحاڵم کە لەگەڵ ئەم براوە ئەم خوشکە بەڕێزەیە لەم بەرنامەیە ئامادەین. داواکارین لە خوای گەورە تاعات و عیبادەتەکەمان هەمووی قوبوڵ بێ ئینشاءالله. جا من لەگەڵ مامۆستا سالار خۆی و لەگەڵ شێخ فاتیحە بەرنامەی گوڵستانمان پێشکەشە کرد لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەموو ڕۆژێک کاتژمێر 4:30 هاتچەنە خزمەتی من بە هەمووی وابزانم 8 ئەڵقە. هەز ناکەی ینی مافیان ینی مافی تویان خواردبێ وڵای ترەوە دانێ بە مامۆستا سالار و شێخ خۆی هەر هاوکاریان بوو هەستەکە تاو هەستکەی باشە. یاخوا سەلامەت بن دەست چاویان خۆش بێ هاوکار بوون یارمەتیان یاوین یاخوا سەلامەت. طبعاً چیرۆکێکی خۆشیە لە ئەڵقەی یەکەمەوە دوایی ئەگەڕێنەوە لای ئەوە چیرۆکەکەمان بۆ بگێڕێتەوە چی ڕووی بەخێر بێونەوە خێزانی پێم یاخوا سەلامەت کاکە دانیار مایکەکەی لێ وەرگرە. دەستان خۆش بێ خوازم کە جژن بێتە هێوێنی ئاشتی و پێکەوەیمان ئینشاءالله لە هەموو لایەکتان پیرۆز بێ و تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قوبوڵ بێ ئینشاءالله بینەر عەزیزەکانیشمان. وڵی من لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەرنامەی دێخوانمە وەک دیار بوو لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ ئەوستافە عەزیزەمان کاک پەیوەند کە بەڕێبەری بەرهەمەکە بوو و دەڕۆشتین بۆ ئەو گوندانە دەگوندمان بەسەر کردەوە ئەمساڵ ئیتر ئێوارەخوان و ئیفطارمانە کردو بۆ گوندەکە بە دەر لەوەی کە ئێوارەخوان و ڕۆژومانەشکان کۆبوونەوە و مەجلیسێکی زۆر تایبەت و زۆر خۆش بوو. خۆشیان ئاماژیان بەوە کرد کە ئەم بەرنامەی ئێوە زۆر جیاوازە لەوەی کە بەرنامەی دیکە پێشکەشکاری دیکاتۆتە گوندەکە و قسەمان کردووانە ئێوە ئەم جارە ئێمەتان میوانداری کردو شتێکی زۆر بەلایەن و جوان بوو
گفتوگۆ و چوونە نێو جاران و قەدیم و مێژووی گوندەکە و زۆر پێیان خۆش هەمیشە کاک دانیار ینی ئەڵلقەکانی دیکە هەر لە تەنانەت کە کاکوێن خۆشی بەرنامەی گوندەکانی پێشکەشە کرد ینی بە جۆرێک لە جۆرەکان بووینە مای ئەرک و ئەزیێت و ناڕەحەتی بۆ سەر خەڵکی و گوندە میواندارێکی جوانیان نەکرد ئەوەی کە هەیان بوو یان قسە سەر سفرە بەڕاستی بەزەم جارە کەناڵی ئاسمانی پەیام و بەتایبەت دێخوان فکرەکەی گۆڕی وابزانم بە هاوکاری دەستگای بەخشین بە سپۆنسەریەوەن وەنیە ئێوە خواردنتان بۆ پیاوەکان بەتایبەت لە مزگەوت حازرە حتمما جاوە جارێکیان پیاوێکی بە تەمەند دوایی کە ئیفتارمان کردەوە هاتە لامەوتی وەڵڵا ئەم بەرنامەوە زۆر جوان و ئەوە بوو ئێمە هەموو جارێک قەلێکمان سەرە بڕی بۆ یا گیسکێکمان سەرە بڕی بۆ ستافەکە و بۆ کەناڵەکە کاتن بەس ئێمەتان داوات کرد و میوانداری هەموو جارێک کاکبوون لە مەجلیسەکە ئاماژی بۆ شتێکی جوانە کرد هەدەف نەبوو لەوەی کە ئێمە خواردن بخوین یعنی ئاماژی بەوە کرد کە ئێوە لەوانێت چەند بەرامبەر لەسەر سفرەکەتان ئەمە بوونی هەبێ بەڵام خۆشیان ئەیوت زۆر دڵمان خۆش بوو ئاوا کۆبووینەتەوە دەمێک بووە خاڵۆزا و پورزا و ئامۆزا و کەسە نزیکان یەکتر ئاوا لە مەجلیسێکا کۆ نەبوونەوە کۆمەڵی قسەی خۆش ئەوانی لە شاریش بوون گەڕان هەندێکیان بڵێ بە تایبەت پێنجشەمان و جومان کە بەرنامانە و وابوو یان گوندەکە ئاگادارێک وەرن مەسەن فڵان ڕۆژ بەرنامانێت گوندشین ئێمە تا خزمەتیان بکەیت زۆر سەخی تەبیعەت ئەوەی هەیان بێ لە ماڵەوە لە ئاشپەشخانەکان و لە بابڵین چێشخانەکان پێشکەشی و میوانەیەکەن بەبێ ئەوەی کە ینی دڵیان لایشتێ بە شرتی ئەوان هەمووی بەڕەنج و ماندووبوون و ئارەقی ناوچوان و هەر هەمووی بەدەستی خۆیان کاک دەنا ئەوە خۆی ئەوە ئەڵێ ینی منیش بە شتێکی ئاسایی وەرمەگرەوەی کە ئەوە میوان بەست کە تانە چیتە ناویان نازانیان چەند میوان دۆست و چەند بەدەمتۆش دانیار گیانە گەڕینە وڵات باسی ئەو ئەزمونەشت لێ پرسم کاک شێخ عفو شنو گلستان الله بسم الله الرحمن الرحيم بابا الله داسي اوكي طبعا زۆر خۆشحاڵم لە کەناڵی ئاسمانی پەیام کە سپاس بۆ خۆی گەورەوە تقریبا 9 ساڵە لەم کەناڵە بەرنامەکەم و لە خزمەتم براز و خۆشەویستانم بەڕاستی زۆر دڵخۆشم کە ینی گرنگە تۆ لە کەناڵێکە ئیش بکەیت دڵت زۆر خۆش بێت ئەو ستاف و ئەو کارمەندانت زۆر خۆش بێت ڕۆژ بە ڕۆژ خۆشەویسترە بن لەلام بەڕاستی بەرنامەی گوڵستانمان هەبووە ئەمساڵ لە خزمەتم براز و خۆشەویستانە و ماوەسای خۆشەویست ماوەسا سالار و ماوەسا جوتیاری زۆر بەڕێز و ئەم ستافە عزیزەی کە لە سنەوە تەشریفیان هێنا بوو مناجاتی مەولانا بەڕاستی هەر خۆی مناجاتی مەولانا زۆر خۆش بوو والحەمدوللا سەدایەکی باشی هەبوو بەرنامەکە و میوانە بەڕێزەکان والحمدلله دوعای خێرمان زۆر بۆ کراوە ماوەس سەرار من تەلەفۆن و هەروەها نامەی سەوتیم زۆر بۆ هاتووە کە خەڵک زۆر دڵخۆش بوو بەتایبەتی لە زروفی ئەم ساڵاکە وەکو جنابتان ئاماژەتان پێکرد کە ئەم زروفە قورسە و ئەم شەڕە قورسەکە یەخی بە ناوچەکە گرتووەوە بە تایبەتیش کوردستانی ڕۆژهەڵات و ئەم کوردستانی خۆشمان کە لەژێر قەسف و ئەو شتانایە بەڕاستی یعنی دڵخۆشیکی زۆر بۆ کوردستان دروست بووە کە لە بەربانگە لە دوای بەربانگ کە بەرنامە جوانەکەی ماوەسا بەرنامە جوانەکانی جنابتان بەرنامەی گوڵستان هەمووی خەڵکی کۆ کردەوە لە دەوری سیلەی ڕەحەما خڕوەختێک کە تۆ قەسب بێ و دڵ ناڕەحەتی و بێتاقەتی هەبێ حەزەکەی ینی شتێکت بۆ باز بکرێ لە مەجلیسێکابی کە تۆزێت دڵت لەو عوزلەیی کە بۆ دروستە بێت جنگ عوزلە بۆ ئینسان زۆر دروستەکە بەڕاستی کەناڵی پەیام ئەو فەراغی زۆر جوان پڕ کردەوە دەستی هەموو لایەک خۆش بێ و ئینشەڵڵا هیوادارم گوڵستانیش خۆی گەورەوەری گرت بێت و بەدڵی هەموو ئازیزان و خۆشەویستان بوو بێت و دوعاکانمان گیرا بوو بێت. یا شێخ گەڕێمەوە وڵات دەست خۆش ینی پرسیاری زۆر جدیمێ چکە من لەگەڵ یا مۆس منش پرسیارم هەیە شێف شەیما بەخێر بێن شێف شەیماش تەمان وابزانم یەکەم جارتە لە پەیام دەرەکەوی لەش ساق بێ تەمان شێف شەیما من زۆرتر لە سوشال میدیایە زۆرتر شتەکانت ئەڕۆشت و ینی خەڵک لێکەوتەی هەبوو لەگەڵیا شێفی سەڵاتەکە فەرمونون ئەو ئەزمونە چۆن بوو بەلاتەوە لە کەناڵی پەیام سەرەتا بەنایخوا خۆشحاڵم کە لەگەڵ ئەم گروپە و ئەم پیاوە بەڕێزانەیە بەرنامەیەکی تایبەتی جەژنە لەگەڵ ئێوە کۆبوومەتەوە دەستان خۆش بوو زۆر سپاس سەرەتا
من وەکو شێف هاتمەناو با بڵێن پرۆگرامەکەەوە بە وەکو شێفی زەڵاتە بەڵام هەموو شتێک ئەزانم ینی شێف برنجەکەش زانی هەموو شتێک ئەزانم الحەمدولله شێف دیار لی گرتووی نا ئێمە اتفاقمان وا بوو دەستی خۆش بێ کاک فاروق من وابێ منە بەرنامەکەەوە وەکو ئەزمونێکیش لە بەرەوەی ینی ژمارەیەکی زۆر لە زەڵاتم هەبوو حەزم کرد ئیسفادێکم هەبێ ئەم ڕەمەزانە بۆ خانمەکان بە تایبەتی ئیتر دەستیان خۆش بێ من زۆر سپاسی کەناڵی ئاسمانی پێیان و وەکە حاجی فاروقەکەم کە منیان هەڵبژارد زۆر باشە زۆر سپاسی شتێک زۆر دەنگیایەوە ژمارەیەکت وت ئەوەندە جۆر زەڵاتە زان ئەمریش لە ماڵەوە سەرنج ڕاکێشامتون باشە تەماتە و خەیار و پیاز 60 چەنەوت 160 جۆر زەڵاتە ئەوە چۆنە ینی بەڵێ سەرەتا من حوت ساڵە لەناو ئەم بوارە ئیشەکەم بەڵام ساڵۆنیێکە لە کۆمپانیایەک ئیشەکەم لێرە ڕێز و سڵام بووە بۆ کارمەندان و هەروەکو کارمەندیش نیە ئێستا بوون بە خێزانی من خێزانی دومی منن ئێستا من دڵم لای ئەوانە ینی تقریبی نێوەی مانگەکە نەڕۆشتمەوە بەلایەن بیریانەکەم لێرەوە دەژنە پیرۆزەی خۆم ئاڕاستی هەمویانەکەم خێزانی دومی من فەخریان پێوەکەم کە لەگەڵ ئەوانە يعني هەڵس بڵێ کەچوومە لە ئەوان ئتر سی ڕۆژی ینی یەک مانگ بۆ ڕۆشت بووم بە ئەوێ هەموو ڕۆژ وڵاتی جیازم دروستە کرد وتیان تۆ ماشەڵڵا تۆ هەر هەموو ڕۆژشتی جیاز دروستەکەی بوو نایت دەفتەرێک دانی بۆ خۆت بنووسیتەوە ئیتر ئەو بیرۆکیان دەستیان خۆش بێ ئەوکو بیرۆکێکی تازە بوو بۆ من لەبەروی زەڵاتەکانی ژون نەبێت و لاش خۆشم بمێنێتەوە وەکو شتێک وەکو تێبێ بۆ خۆم هەروکو بڵێ وەکو نووسەرێکی بابن لە بواری زەڵاتیان لە بواری خۆراکە ئەو بۆ من زۆر زۆر خۆش بوو ئێستا الحەمدولله شاپت کردووە ئینشاءالله حەزەکەم بیکە بە دوو بەرێک ئیسفادەی لێ بکەین باستە فەرموو دەست خۆش شێف شەیما ئەگەڕێینەوە وڵات لە ناو پرۆگرامەکە و ئارە وەڵڵا فەرموو من تا پێوەن تەسلیمی تۆ لە قۆڵی لای منەوە لە قۆڵی تۆ ئەم ئەڵقەیە ڕۆژهەڵات و کاک پەیوەند لە قۆڵی خۆمەوە فەرموو کاک پێنجام بەخێر بێ خوا بەخێر بێ جژنی پیرۆز بێ گەورە لە هەموو لایەکی پیرۆزیش قبول بێ اللهم آمین ئەجمعین هیچ ناڵم لەسەر خۆت و بەرنامەکەت خۆت ناسراوی بەڵام هەر ینی وەکو تەقلیدی شتێکی ڕۆتین خۆت و بەرنامەکەی ئەم وەرزەی مانگی ڕەمەزانمان بۆ پێناسە بکە و بۆ بناسێنە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ڕاستیەکەی بەرنامەی ڕەمەزانی بەندە ئاین و سروشت بەرنامەیەکی تایبەت بوو ڕاستێکی زۆر پێشەوەی پێشکەشی کەم زۆر لەگەڵ یا ژیام چەند ساڵێک بۆ مەویست پێشکەشی کەم کە سەیری قورئانی پیرۆزەکەیت هەمووی سروشت یعنی هیچ سوورەتێک نییە لە قورئانی پیرۆز بەشێکی گەورەی باس لە سروشت نەبێ هەسم کرد پچڕانێکی گەورە هەیە لە نێوانی سروشت و لە نێوانی ئاینداری ئەمە ئەگە سەیری سروشتی ئاینداریەکەی سەرەتا لەکوێ دەست پێکە بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام لاشکەوت بیرم کردەوە خوایە ینی ماڵ بۆ خۆی مەحرەمە اینجا ماڵی پێغەمبەریش بێ کەچی یەکەم جار وحی لەو ماڵە محرەمەیان هاتوتە خوارەوە ینی ئەشکەوت مەحرەمترە لە ماڵ سروش مەحرەمترە لە ماڵ بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بێ بچێ بۆ ئەشکەوت ولا ئەشکەوتە یەکەم جار جیبریل عەلەیهی سەلام بێ لەوێ وحی بۆ بێنێ ئەم سەردەمە تازە سەردەمێکە خەڵک سەر بەرز ناکاتەوە بۆ ئاسمان متعەل لە سروشتەکە بەس بیر لەوە ناکاتەوە ئەم سروشتە ڕەنجینە چۆن دروست بووە بۆیە بیرم لەوە کردەوە کە خۆم و قورئانەکەم کە خستە تورەکەکە یاخود من پێڵم جۆرک هەڵم گرت و لەگەڵ گۆچانەکەمان ڕۆشتمە بۆ ناو سروشت باوەڕتان بێ حەزم ناکرد کە ئەو ڕۆژانە ویست خەڵوت بکەم لەوێ ینی ئەمەوی زۆر زۆر درەنگ بێمەوە بۆیە بیرم لەوە کردەوە وتم واز لەوە بێنە کامە داهێنانە حەزم لەو وشەیە نییە من داهێنانم نەکردووە بەڵام شانازیە بۆ من کە درچی ئەوم کردووە کە ینی بگەڕمەوە بۆ ناو سروشت بیر لەوە بکەمەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دوو جار چۆتە ئەشکەوتەوە جاری یەکەم کە ئیقڕئی بۆیەتە خوارەوە کە
یەکەم ئاەتی خۆی پەروەردگار بۆ سەر دڵی نازڵە بێت لە ئەشکەوتایە دوایش لە کۆچ جارێک کاچێتەوە بە ناوشکەوت بۆ لەوێ دەستم پێ کرد الحەمدولله ئەوەی کە پێشکەشمان کرد چۆن بتوانم ئەو چەمکە قورئانیانە لەگەڵ ئەو با بڵێن سروشتایە بەیەکەوە ببەسمەوە باش ئەوەی کە لە خەیاڵدانی تۆیە هەبوو لە بەرنامەی تۆیە هەبوو لەسەر کاغەزە بوو لای تۆ توانرا ئەوە بەبینەر بێ لەو چەند ئەڵلقەی پێشکەشکرا نازانم لای خۆم ئەندازەیەک خۆی وا باشە کە من باسی ئەوەی پێینەکەی خۆم بکەم لە سەرەتا من خۆم بەر چێژێکی زۆر کەوتم و تەسەورم کرد کە ئەو گونجانەی کە ئەبووە هەبێ لە بەرنامەکە طبعا من بە تەنیانە بەڕاستی ئەو ستافەی کە لەگەڵ مابوو ئەو کاک ئاریان و وەکو دەرهێنەرەوە ئەو ستافە ماندوونە ناسەی کە لەگەڵ یابوو کامێرەمانەکان زۆر هاوکار بوون بەڕاستی ینی ئەوان جویان لەوە نابوو کە من چ شوێنێک هەڵە بژێرم ینی تۆ تەسەور کە بەرنامەمان کردووە لە ناو بەفرە 10 پلەی ژێر سفر بوو ینی 10 پلەی ژێر سفر من دەست و ینی ئاوا هەڵە لەرزیم لە ناو بەرنامەکە دەست و شتم هەمووی بەس ینی با بڵێن تەزیی بوو هەتا ڕوم نەهات بەڕاستی تەلەفۆن بۆ مامۆسایە بکەم کە لەگەڵ مایە بڵم ئەرە وەزع چۆنە تەسەوەریم کرد کە نەخۆش بکەوێ ینی بەس لێرەوە ڕۆشتین بۆ لەبەرەوەی کە ئێمە بابەتەکەمان بابەتی خورمایە لێرە ڕۆشتین بۆ منتیقەی خوار کەلار و بۆ ناو باخە خورما لە شێخ لەنگەر بەس لە پێناوی ئەوەیە کە لۆکەیشنەکە لەگەڵ بابەتەکەی بەیەکەوە ببەستینەوە لای خۆم پێم وایە ینی ئەوەی کە لە دەسەڵاتم بوو بێ ئەوەی کە توانی بێتم لەگەڵ هاوکارەکانم کردومە ئەوەی تری شێمێنێتەوە بۆ کاک میهرانجان دووبارە جژنی ڕەمەزانتان پیرۆز بێت لە خۆت و لە هاوڵ و هاوڕێ خۆشەویستەکانت حەزەکەی یەکسەر جەناب دەگەر قسێک دەبێ باشەگەنیا یەکسەر بە بەرهەمێک داخڵ بین واژ نییە وڵا قسە هەر پیرۆزبایەکی جەژنە سڵاو لە ئێوە لە هەموو خۆشەویستان دەستخۆشیێکیش با بکەم ئیجازەم بدەن لە کەناڵی جوانی پەیام ئەو خۆشەویستانێک کە ئەرکیان کێشا ئەم مانگی ڕەمەزانە ئێمە لە خزمەتیان نابووین بەڕاستی ئەزمونێک و تەجربەیەکی خۆش بوو بۆ ئێمە لە خزمەتی مامۆستایانی گەورە خۆشەویستە دەستخۆشیان لێەکەم دەستخۆشی لە شێف شەیما و شێف دیاری و هەموویان زەحمەتیان کێشا بەڕاستی یەک مانگ زەحمەتی ئێمەیان کێشا خۆیان لە ڕازی بێت لە هەموو لایەکیان جەژن لە هەموو لایەکیان پیرۆز بێت دەستخۆشیێک تایبەتەکەم لە مامۆستای گەورە خۆشەویست جەنابی حاجی فاڕۆق کاک پەیوەندی خۆشەویست مامۆستا عەباس هەموو بەرادرانە کە زەحمەتیان کێشا خۆیان لێ ڕازی بێ ئێمە لە خزمەتانین و جەژن هەموو لایەک پیرۆز بێت ئینشاءڵڵا و خوای تەعالا تاعات و عیبادات هەموو لایەک وەربگرێت و لە هەموو لایەک مبارەک جێ خۆیکی دەرەوەی مەسواسی وشکین بەڕاستی مانگێک دوورکەونەوە لە خانەوادە و لە خۆشەویستەکانتان لەم دۆخە تایبەتی کە ڕۆژەڵاتی ناوەڕاست و بە تایبەت ڕۆژەڵاتی پیاتیا بەرە قورس بوو وڵا خۆ ڕاستیەکەی ئەو بوو لە سەرەتاوە کە ئێمە هاتین ئەو شتە نەبوو چەند ڕۆژێک بە دوای دەستپێکردن بەرنامەکە بوو بەڵامی تر تۆزێ سەخت بوو بەڵام چۆن بەرنامەیەکی خۆش بوو هەر خزمەت بە خەڵک بوو انشاءالله کە خوای تبارک و تعالی لێمانی وەرگرت بێت لێمانی قبول کاوە خوای تعالی ڕەحم لەگەڵ خۆشەویستانمان و عزیزانمان لە ڕۆژهەڵات و بە تایبەت سنەی عزیز و خۆشەویستمانە هەبێت و انشاءالله بابچینە لای بەرەمیە نەبێنێ ئامین لە خزمەتانی کتێبێکم دەستکەوت کاک پەیوەند عەزیەتی کێشا هەرێستا شاعرێکی خۆشەویست کاک فاتح بەختەوەر گەر هەڵە نەبم شعرێکم هەڵبژارتە ئێستا پێشکەشی ئەەکەم وەکو مەقامێک و انشاءالله ڕۆی ناو بەرهەمەکە لە خزمەتانە يا إلهي لدور زات روي نزيك منيا يا إلهي لدور زات روي نزيك منيا خجالة تاوان بارم نقبتم شريك منيا أزانم تو زور نزيكي لهمو شوين حاضري گناه سري صنقين كردوم حالم شرو خط ناظري تولا يكم لكروا
هەرچی ئەبێ باکم نییە خۆشەویستی تۆی لێ دەرچێ یەک کردەوەی چاکم نییە الله کەی بێ لەم دنیاە دەرچم هەمووی مەتاع و غرورە لەزەتی گەیشتن بە تۆ باس ناکرێ ئەو سرورە ژینێکی سەیر خەڵکێکی سەیر سەیریش دەکات لەم سەیرانە هەزار و یەک ئاواز هەیە هۆرە و لاوک و حەیرانە دۆزەخ و بەهەشت لە جێ خۆی من ڕەزامەندی تۆمەوێ چاوەڕوانی بەزەی تۆم هەموو ڕۆژ و هەموو شەوێ تبارك من عمل وجودا بفضله وخص السنا فضلا بفضله محمد تبارك من عمل وجودا بفضله وخص السنا فضلا بفضله محمد جواهر أبكار النبوات والتقى خلائدها نطت لأجل محمد تبارك من عمل وجودا بفضله وخص سنا فضلا بفضله محمد سواكين جنات نعيمي وحورها تفاخرن بالبشرى بوصل محمد تبارك من عمل وجودا بفضله وخص سنا فضلا بفضله محمد فداي رخصار آلتهم ضلي خورشيد تابانا فداي رخصار آلتهم ضلي خورشيد تابانا بلا قرداني بالتبن الله يشم شادي بستانا تبارك من عمل وجودا بفضله وخص سنا فضلا بفضله محمد كزلفي عارزي بوشي وتم يا رب صرك كزلفي عارزي بوشي وتم يا رب صرك للاي ظلمتي كفرا للاي نور إيمانا تبارك من عمل وجودا بفضله وخص سنا فضلا بفضله محمد وبالحق مبعوث وبالحق مرسل قد اعتصم الرسل بحبل محمد فسبحان من أعطاه ما لا يناله نبي ولا من كان قبل محمد تبارك من عمل وجودا بفضله وخص سنا فضلا
بفضل محمد ئەی دەنگتان دەستان خۆش بێ بەخێر بنەوە یاخوا دەستان خۆش بێ کاکدانیا گیان چینە لای بەزمەکانی ئەرەوەڵام پێشکەشکار دیوێکی تر هەڵ دیوێکی تر هەڵەدەینەوە کاک جوتیار گیان با یەک پرسیاری دەکەم تۆ بە تەما بووی چەند ئەڵقە پێشکەشکی لە گوڵستان کە تۆ بە مامۆستا سالار نەیهێشت چکە من ئاگادارم هەندێک ئەڵقە وایە تۆ بتکدایە ئەو هاتووە شتی وا بێ خۆی یەکەم جار قەرار و بەس من چوارشەمان بێمەوە دوایەکە جمعانیشمان خستە سەری وتی باوکاریەمان لە مانگەکە چوار بەرنامی بەرەکەەوە من بۆم کرد بەهشت کۆرە من چاکەی خۆم نا زیادی کرد باوا بێ باوا بێ تەمان کاکدانا جان باسی کەم طبيعية دەمەکە جەژنە تەمان کاک جوتیار یەکەم ئەڵخە بوو ئیتر من پێم نەکراوسم هەواڵم هەبوو وانەوە یا شێخ ئیتر هین بوو وتی من بە چیرۆکێ دەست پێ یەکەم یا شێخ حەزەکەم یا شێخ خۆی بیژێڕێتەوە نامێ شەڕەکە بۆ خۆم بێ دەمان چیرۆکەکە بژێڕەرەوە تۆ خۆم پێتان بڵم قەینا خۆت باسیکە پێشتر الحەمدلله خۆم پێشتر لە مزگەوت ئیمام و خەتیب بووم و شەرمم ناکرد لە قسەکردوانە بەرنامەی ڕێکۆردوانەمە بە بەڵام یەکەم جارم بوو داغڵی ڕاستەوە خۆ بم تۆزێک قەلەقی مەبوو ئیتر کە چوومە دەرەوە ڕەمەزان بوو ئەو ڕۆژە پارشێوم نەکرد بوو قڕگە مشک بوو پێشەوەی بێمە بەرنامەکە ویستم بڵم بانەیەم ئەوەنە قڕگە مشک بوو نەمەتوانی قسە بکەم ئیتر یا شێخی ژووتی ئێستا پێشکەشکارێکی تازەمانەیە کاک جوتیار یەتە ژوورەوە ئیتر منی ژاتمە ژوورەوە و بتم خوای ئاسانێکی بووم چکە یەکەم جارم بوو لە ڕاستەوە خۆیان ئیترە و دوعام کرد دوعاکەی پێغەمبەر موسا ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني خوي بشي أوي آخرم طاورة قرالي هارون أخي خوي يا شيخ مكردوها يعني يارمتي دري خوم كردوها ببراي خوم إتر كاغاريانو أنا يعني خوي كربو موسى هردو كان بيغمبر بون عليه الصلاة والسلام كاغاريان أيو كاكا أم دعاء موسى كردوها دي كادا كتوب ولا فرعون يوتم كاكا من أمام كردوها ببراي خوم ما هارون عليه الصلاة والسلام وتي شلون موسى طبعا ما دسي بيكر من ريكورد كم لا وتي شلون موسى شو لاي فرعون ام دعاي كر منش حزكم منش حزكم بيشكي برنامجكم بو شكا شكتي يعني من فرعون لا والله هارون اخي ان شاء الله يا اخوان سلام السلام خطيب والله خطبه زور خوندوتو يعني اسایی و خلق زۆر کردەوە فرعون ئەوە دەردیەوە مامۆسایەک وەختی خۆی وتاریا بوو لە مزگەوتی تر هەر باسی جەهەنەمی کردبوو لە گوندەکە هەر جەهەنم وایە و ئیتر هەر باسی بەهەشتی نەکرد بوو خەڵکی گوندەکە تۆزە بێتاقەت بووبوون وتوانە تۆزە مامۆسا باسی بەهەشتیشمان بۆ بکەوتی با بە باسی بەهەشت بۆ هەلی بەهەشت دەکرێت ئەوە یا شەغیر کاک جوتیار زۆر جار دەرهێنەر لە کاتی بەرنامەیە قسەت لەگەڵەکە وەک تەسەنوعنا وەڵام شتێکت پێڵێڵێ لەگەڵ ئەو جەوایە خۆت بگونجێنە هەستا کاگمیرانەوە دەستیان خۆش بێ ئەم با بڵین مناجاتە جوانیان پێشکەشکرد خۆ تۆ ئەبێ ینی بە شێوازێبی تێکەڵ ببی هەبووە پێت بڵێ جوتیار ئاوا بکە یان ئاواشاندا بە ئاوا دەموچاو دەرخە بۆی کە خۆت فەقیرکە بووی لەگەڵ با بڵین جەوی قسەکان و ئیمانیاتەکە بێتەوە یەک وەزعەکە تۆ بە نوعێکی تر بوو بێتی لە دەرەوەی بەرنامەکە پێوتون بەڵام لە ئەستای بەرنامەکە دوجار لە لای من بوو لە لای مامۆستا سالار بوو زیاتر بەڵام جارێکیان لە ئەسنای بەرنامەکەی بووین کاگاریان دەرێنەر لێرەوە چاوی ماچەکەم لە نیوەی بەرنامەکە ئەیوت یا شەق زوو لە بەرنامەکە ئاڵێ الله ئیتر ئەویش سەماعەکە لە گوێما بۆیوت بڵێ الله لەو دەستە خۆش بێ دەست خۆش بێ کاک دانیار بەڕێزت زۆرتر لە ناو ستۆدیۆیە بەرنامەت پێشکەش کردووە یەکسەر تەنەقولەکەی بۆ ناو بەرنامەیەک کە سروشتیە ینی بەریەکەوتنەکە خەڵکێکی زۆر ئیتر لە ناو خەڵکێکی زۆر تۆ لە ناو ستۆدیۆ زۆر میوانت هەبێت 4 میوانت هەبێت تەوەرەکانی شت لاڕوونن بەس لەوێت تەوەر کراوەیە وەنی ئەسمونێکی قورس نەبوو یاخود ناخۆش نەبوو والله مامۆستا سالار بداية قرز بوو ینی ئەبێت خۆی ئەم جۆرە بەرنامانە تۆ شارەزایی دەبێت لە گوندا لە داسا لە هەڵپاچینە لە نازانم چیا زۆر شتیکە ینی زانێ وشانشتیان ئەو مەسەر من شارەزان نەبوو بەس ئیتر دوایی کە خۆم هاتمەوە یەکەم بەرنامە دوم بەرە زۆر گەڕام بە شوێن ئەو شتانە ینی زۆر سعی کرد سعی باشم تیا کرد سێری بەرنامەکانی کاک پەیوەندمەکە سریانێ بەرنامی
ئەوانی ترمە کرد بۆی بزانم چۆنە گوند چییە خەڵک چی ئەڵێن ئەو شتانە چییە کە ئاماژەی پێەکەن باسی چیەکەن حەزیان بە چ جۆرە گفتوگۆیەکە ئیتر طبعا نەبێ ئێمە بە حکومی کەناڵی ئاسمانی پێیان هەمیشە لە بەرنمەکانیا و بەتایبەت بەرنمەکەی کاک پەیوەندیش کە ئەچۆ گوندەکان مەسج و با بڵین پامێکی تایبەتی هەبوو لە گوندەکانەوەی بە جیاوازی کەناڵەکانی ترکە یعنی ئافرتێک بە مایکێکەوە یا گەنجێک بە مایکێکەوە چوو لەگەڵ مامە حاجێک یا لە بەس بووی کە ڤیوێکەوە بکەن و سوۆشال میدیای پێ بتەرن تۆ بێ بەرپرسیارانە پرسیارکەی بەرپرسیاران وەڵام وەرگیتەوە دەناس ئەو قسەی تۆ ینی هەبوو لە گوندەکانە پێی ئەوتم نەبێت ینی مەخۆڵکێشان باشتەوت ئێوە زۆر بە ئەدەب و زۆر بە جوانی پشتەکە ئەگەن زۆر ڕێزی میوانەکە ئەگری من وازانی زۆر زۆر بە خۆشەویستی و مامەڵەمەگر هی پێشکەشکار هەبوو هاتو پێی ڕابواردویانی ڕاست ینی جۆرە من نەویستە شێ بەس ڕەمیش بە زمانی ئەوان ینی ڕێک ئەوەی بە منەوە دەی هەبووە ئاواویستی بۆی کە خەڵک پێ بکەنێ خەڵک ئەوە بەس من ئەو پەڕی ڕێزم نواندە و پەڕی محبەتم پێشکەش کردووە کە وەکو خۆیان جا زۆریش هەوڵمایوەکو خۆیان قسە بکەم باش بووە ئەی یادگاریەکی خۆش شتێکەگەر لە بەرنمەکەی هەبوو بێ ینی باکستەیج بوو بێ پشتی پەردە بوو بێ بتوێ لێرە بۆ ئێمە بۆ وەکو جەژنانێک بۆ بینەرەکان بیجێڕیتەوە وەڵڵاهی جا شت زۆر هەبوو یعنی بۆ چوینە منتیقی گوندی سپیا و کەوبێنوانە لە دۆڵی شاوریانە بە تەمەنەکانیان جۆری قسەیانەکە تێنە ئەگەشتم جا سەریعیش قسەیانە کرد ئیتر هەر سەرە ئەلاقان بەڵێ دەیاتمەوە کامێتمەرە تۆ هیچ تێگەشتی تینە وڵاتەوە زۆر ینی زۆر تۆزە زمانیانەوە بوو ئیتر وڵا بەسەر هات چی بوو هەڵەن بەسەراتێکی خۆشت لایە حەزەکەم باسی ژنی دووەم و بەدسی و ئاوم بۆ بکەی بەس ناوی گوندەکە وەڵڵاهی باکەشف نەبێ لێرەوە شەڕیان بۆ منێنەوە لە حتمما لە کولتور وڵاتی ئەمە شتێکی لەو جۆرە هەیە مەسەڵەن کەسێک بێت لەوانەیە بەدزیوان کەس نەزانێت خێزانی دۆمێنیان لە ترسی خێزانی تێکچوونی خێزانی یەکەمی ینی نایڵێت ئەو خێزانی یەکەمی بزانێ لە گوندێک من و هاوکارەکەم بووین ئەوە ڤیددیۆی ئەو شوێنەیە کرد خەریکی باخەکەی بوو تر بازۆ نەیڵێ منەوەکو ئەو بێ خەریکی خۆی بوو ئیتر هاتە لا ماوەتی خۆ خێزام دەرنەچووتمان نەوەڵام بۆ بە قوربانم بە زیوێ ناومە باکەشف نەبێ ناڵێکشی لەگەڵا بوو جا ئەو یەکی گولشتانی کە زۆر پێکەین لەگەڵا و کارەکەمان دوای هاتینەوە شتێکی ئاسایی بوو ینی بۆ ئەوتر ئێوارشمان کاکە مەڕۆڕەوە لای ئێمە بەوتی وڵا ڕۆم بە قوربان و خەری بوو کەشف بکە حەزەر وازبە دەست خۆشکاک دانێر یا شێخ تەمان من ئەزمونێکی زۆر زۆر خۆشم لەگەڵ توێ هەبوو لە مسواسی کە حاجیەکەم کە تەلەفۆنی بۆ کردم تیە و بەرنامێ لەگەڵ کاشێخا پێشکەشکات بەڕاستی ئەزمونێکی تازە و بۆ من چکە من هەر لە دنیای هەواڵ و سیاست هەبوو تەوان یەکێک لەو شتانی کە لەگەڵ شێخان زۆر هەمان بوو کاکدانە تێکەڵە بووین لەناو بابەتەکانە کێوان بۆ میوانەکە گرت چیرۆکی زۆر بەخوت ئیتر یا شێخیش تێکەڵە بوو منیش بە دوای یا شێخ الله منجەم الله ئیتر وای لێ هات دەی ڕۆژێ نادوو ناسێنە یان قورآن خوێنەکە یان کاکە میهرانەوە الله ئیتر ڕۆژێک تر من هەر وابزانم هەژدەی ڕەمەزان 20 ڕەمەزان وانە زۆر بەخۆڵی چیرۆکێکی گێڕایە میانەکوتم الله ئاوام وت کاک کاشێفتی ڕێک ئەوە نەمان بین و من ڕوون لاینەکە بوو بەڵێ گوێت بێن ئەوەی منە وشەیە ئەو شەی منە کاکە ئەمە موزیکرەی ترەیە سوبحان الله ئەستەغفر الله کاکە شتێکی تر کە یا شێخجان شتێکی خۆشمان بۆ بجێڕەوە کە بەسەر خۆتە هات بێ وەڵاهی شتی خۆش زۆرە طبعا بەڵام تر با لە بەرنامە دەرفشم جارێکیان کاکدانا ماوەسەر پەیوەند سەفەرێ طبعا بەرنامەم هەر هەبووە لە ڕادیۆی شاکاتی خۆی ڕۆژێکیان تراییم هەبوو ترایی سیارە سێ تراییم کرد دەرنەچوو لە سێ هەما دەرچوو ئەو بۆی گێڕامەتەوە من کوڵاو منیش طبعا لە دەوام لە خستخانە دەوامەکەم لە کاربەندی تەندروستیم لە بەشی عملیات کە ڕێزم هەیە بۆ هەموو لایەکیان زۆر ڕەفیقین چکە تقریبنەوە 30 ساڵە بەیەکوینەوە مەجموعەیە بۆ مەجموعە کەلویان بەیەکوین 30 ساڵە جەماعەتی ئەمەلیاتی خۆمان تەلەفۆنیان بۆ کردم ڕەفیقەکانم بڵین وتیان وڵا دەرنەچووم لە سەرشنار دەرنەچووم بە پاس هاتمە هاتمە ناو پاسەکە جەماعەتی خۆمان لە عملیات تویان خوشکێکمان لایە لە وێوتیان ڕقەمی تۆیلانیە فڵانە کەس شێخ فاتیح
تەلەفۆنی هێوە بکەم بڵێ دوعام بۆ بکە ترایم هەیە بشکم خوای لە بچم طبعا هەمویان گوێیان گرتو دایانە بم کە بەرەو بنێ تەلەفۆنێکم وا منیش هەڵم گرتم فەرموو وڵی ماوەسەگیان داوایەکم لە جەنابێ فەرموو وڵی ترایم هەیە بشکم دوعام بۆ پێی دەرس وڵی دادا ئێستا خۆم کەوتو دوعاتی بۆ ئەگەر دوعاکەین وە بۆ خۆم برا ئەیسە کەوتم دوعای چی ترایی بۆ بکەم وڵا کە پێکەنین ئیتر تێگەشتمەوە جەماعەتی خۆمان یا شێخەڵێن تۆ ئەوە چەند ڕەمەزانێک هەر بەرنامە پێشکەشەکەی لە بە درێژایی مانگی ڕەمەزان بەڵە دوو وەرزبوون و کاکدانیاری وانە بوو. کاکە ئەمی بیر چۆتەوە جابا من بیرم نەچووە مایکش بەرەو منیش یادگاریمان هەیە پێ زۆر باشە بەس من بە ئەمەی پێ بڵم ئەڵێن هەر ڕەمەزانێک ئەو پێشکەشکارانەی لەگەڵتان دوعایان لێ یەکەی بۆی نەمێنن مەسەلەن جا ڕاستەکە ئەڵم وایە کاک شێخ پار ڕەمەزان من و کاکدانیاری لەگەڵ بوون وا بوو ئەم ڕەمەزانە من و کاکدانیار لەگەڵ لێرار ماوەسە عەباس بۆ بزانم ماوەسە عەباس کاک پەیوەند بوو کاک پەیوەند نەمان ماوەسە عەباس ئیمسال کاک ئیمساڵی کلۆ بەشی بەخوا دوعانە ئەو کاگاریان ئەو بزمانە دروستەکە لەکە تۆ هەر دوعاکەی بۆ لە پێشکەکە لە دەرێنەرەکەی بکە ئێستا من ئەوان نەمان هیچ ئەوە ماوەسە عەباس ئەوە کاک پەیوەندەوە کاکدانە کاکدان ئێستا بەس من ماوە ڕەمەزانی بەس داهاتی بەقوربانم دوعا خەسەکە لە کاک جوتیار ئەزانیش دوعای با من هیچ دەبێت لە هەواڵات بێنمەوە دوعای ئیمساڵ هەمووی بەس بەرگ ماوەسەرجوتیار کەوتووە هیچ هەر ئیمساڵۆ نەیهێڵاوە کاکدانیان فەرموو واللهی مامۆسا بەش پێکۆزمونمان نەبوو گوڵستانمان پێشکەش کرد بە قوربانم سی گەوەرمان پێشکەش کرد بەڵەوا ڕۆژێکە مامۆسایکی یانیمان بان کرد بوو زۆر قوڵ باسی جەهەنەمیە کرد و عەزابی جەهەنەم و ئیتر من دووسێ پرسیارم کرد کاک شێخ هەر پرسیاری نەکرد ئەوە یەکم سەری وەکو بڵێ سەری تۆ پرسیارکە هەر پرسیاری نەکرد چوو بە خەیاڵە لە دوای بەرنامەکە تاواکرەوتی قڕ کراوە بەسەرمانە پرسیاری چی بکەم خەیاڵی لای جا نەبوو ینی وەنە گوناهبار بینوایی قوڕەکرێ بەسەرمانە گورە پرسیار لە کێوە بێنم ڕۆچوو باشتێکی کەشەبوو بۆ خەیاڵی مۆزوعەکەەوە جەوە دەرێنەرەڵێ یەخوا دوعاکەی بە یاڕەب دەست پێنەکە لە دوای یاڕەبەکەەوەی کوژێ تەوەن لە 25 ڕەمەزان و ئەوانەیە بووین کاکشێخ دانیشتبوو لەیلەتول قەدر بوو هەر هات بەرنامەکە پێشوی دەسوێتی ئەم شۆ دانیشتموانە زۆر هیلاکمەوان هەر بیری چوو بوو مەیکەپ و شتیش بکاوە بچێ بۆ لای کاکشوان وڵای تر وتی سوکانە دەمە دەستۆ ئیتر وڵا کاکە منیش هەر پرسیارم کوتم کاکە ئەدەبە نەجوان ئێستا لەوەی بینە بڵێ ئەرە کاکەم ڕێناتان پیاوار پرسیارەکان ئیتر ئەڕێکم بۆ لای شەخداوە چاوێکی نیشتە بوو یانی تم کا شەخیستا بۆ خۆم هەمووی بۆ خۆم میوانی کەمان بان کرد نەیزانی ستایلی بەرنامەکە بۆ جۆرەیە دەرگاکەینەوە مامۆسایکی ئاینی بوو ئەو پێکەوە بووی هەر هاتە ژوورەوە هەر تۆزێکی ماوە باسی ماڵ و مناڵی خۆی بکات و دەرەوە بکات و هەرچی سڕ هەیە سەمانە گوتی لە پەخشانیانە زۆر باشە طبعا وتی لە پەخشایی نازانم وتی هیچی خراپە نەوت طبعا تا نیوەی محازەرەکەی خۆی لە خەیاڵی ئەوە بوو کەچی وتوە ئەوتە لە پەخشا بووە شتێکی تریشەڵان من ڕۆژێکیان هەرە و بەرنامێت توی لەگەڵا بووی تۆ بە دوای میوانەکە گەڕاوی لێ چۆن بوو هاتم بە مافی و خوشکورانی کەس نەخۆین بەڵام ئەوە کاک پار وەرزی پێشوو واماندانا بوو لە دەرگاکەوە ئێستاش وایە ئێستاش ئەزام آخر پار وەرزی پێشوو یەکەم جار بوو طبعا لەو لای ئستۆدیۆکە دەرگایەکی تر هەبوو ئەو برایی پێمان وتبوو میوانەکە بێنەرژۆ چوو لەو دەرگایی ترەوە هێنابوو کاکە من هەر بە دوایە گەڕام نەبوو کاک شێخواتە حیز بە دوای منە گەڕا دوای میوانەکە خۆی هاتە ژوورەوە وتم میوان هیچ ڕۆی بەس پێشکەشکار بدۆزنەوە کاتێکدا دەست خۆشیان شەویان باڵانسی ڕابگرین ئەو خوشکە ینی باشەنەکە بین و لای کاک نانەخەینا یین وەلای تۆ ئەنجا دوای ئەو مایکەمان بەرە عەزێر نەبێ وەلای زەڵاتەکە ئاسانە یینۆ کاک پێیانجان تۆ شتێکی خۆشمان ئەوەی کە باست کرد شتێکی جددی و ئەوە بوو کە خۆت لە قورئان و ینی تێڕاماویت و قورئان و سروشت و ئاەتەکانوە ئەمە لە سەرەتاوە باست کرد تێگەیشتین لە وەزاکە ئەنجا با بینە سەر باکستەیجی بەرنامەکە لەگەڵ میوانە بەڕێزەکان کامێرەمانەکان خۆتان
ئێوە لە قەراقچام لە لای بەفرها لە سەوزای لە هەموو شوێنێک ئەو چەند ئەڵلقەیە تۆمارتان کرد وە گشتێکی خۆشی ناو بەرنامەکە هەبێت. تەبان من جژنە پیرۆزەم نەکردو بە جژنە پیرۆزە بکەم. جژنە پیرۆزە لە هەوڕانی خۆشەویست لەو برا خوشکانە کێستا لەگەڵمانە لە ستۆدیۆەوە هاوکارە بە ڕێزەکانمان لە پشتی کامێراوە تێکڕای خەڵکی کوردستان ببورن خەڵکی ڕۆژاوای کوردستانی خۆمان. ئەزانم ئێوە لە میحنەتان ببورن کە ئێمە جژنەچی بکەین هەرە بێ بەشیەوە پێ بکەین ئەگەرنا باوەڕکە من ینی پێش ئەوەی کە بێ مناو بەرنامەکە بیرم لەوە کردەوە چۆن پێ بکەنین بەڕاستی ینی لە کاتێکا کە خەڵکە کوژرێ لە دەوروبەرمان ئاگربارانە بەڵام خۆشیانیش ناوەستێ ینی بەشی ئەوە هەرە بێ ڕێگە بەوە بدین کە خەڵک هەر ینی دڵخۆشی خۆی بە تایبەتی لە جژنە بۆیە داوا لێ بورد نەکەین ڕۆژهەڵاتیانی خۆشەویست ئەگەر ئێمە لێرە پێ بکەنین بەڕاستی ناخمان لەگەڵ ئێوەیە دڵمان لەگەڵ ئێوەیە بەڵام لەبەر حورمەتی جژنەکە لەبەر خۆشەویستی جژنەکە بەشی ئەوە تەنا بەشی ئەو پێیەکەنی. بەڕاستی حەزەکەم دووشت بژێڕمەوە ئەویش ئەوەیە کە ئەجی چیان لە خۆم ڕوویاوەی چیانە بە شتێکی گشتیە. ڕاستەکەی ساڵی 2009 من لە ڕانیە بووم کولێرەخانەیەکمان هەبوو من وەستای کولێرەخانەکە بووم بەڵام بەرنامەشم هەبوو لە ڕادیۆ ینی هیچێک بووم لەوانەیە کە ڕۆژنامە نووسێک بووم کە خەڵک ئەیناسیم کۆمەڵک تەلەڤیزیۆنی لۆکاڵیش لەوێ هەبوو. ڕاستەکەی من نەمەتوانی ینی بەیانی کە بانجی بەیانی هاتم بۆ کولێرەخانەکە بۆ هەویر شێلان هەتاکو دوای عیشا ناڕۆشتمەوە. ڕۆژێک تەلەڤیزیۆنێک بانجی کردم بەوەی کە بچم بەشدار بم لە بەرنامەیە چانە نەمەتوانی بڕۆمەوە بۆ ماڵەوە بۆیە هەر تیشێرتێکی بەسیتم لەبەرا بوو هاوین بوو هەردەم چاوم شۆر لە کولێرەخانەکە و ڕاستەوخۆ ڕۆشتم بۆ تەلەڤیزیۆنەکە. تەبعاً کە چووم نەمزانی بەرنامەکە لەسەر بابەتی خۆشەویستیە وتیان وڵا بەرنامەکەمان لەسەر خۆشەویستی و ئیتر لەسەرم بابەتە بوو. منیش لە سەرەتا کە پرسیارم لێکرا باسی خۆشەویستی باوک و دایکم کرد باسیۆم کرد کە باوک چۆن مناڵەکەی خۆشەوێت چۆن هیوایەتی ئەوەیە کە کوڕەکەی گەورە بێوەکو دارێک بێ بە سێبەرێک لەژێر سایب حەسێتەوە دایک بەبێ مامەڵا بەبێ مقابل مناڵی خۆشەوێت ئەلم بابەتان ینی خەرێک بوو وردە وردە ینی ئەچوومە ناو ڕۆحی بەرنامەکەەوە داخڵە بوو بەڵێ لە پڕێکا وتیان وڵا ناوبڕێک ناوبڕیان وەرگرت و سێرم کرد دەرێرەنەکە بە دەرزیەکی سنجاقەوەات بە دەرزێکی ئەمەی کە ئافرەتان ئەیکەن بە سەرپۆشەکانیانەوە کوتم خۆیان دەرزێ چیە وتی وڵا مامەسا سەرشانە دڕاوە وتی ئەبێ بە دەرزەکە یەریەکەی قوربان دەرزەکە بە دەرزی بیان دووریمەوە داخڵ بووینەوە هاچ شوێنە بێ بەرنامەکە تەواو بوو بانی یەکێک لە مشتریەکان زووە هاو کوڕەوتی مامۆسا وتم بەڵێ وتی وەرە بمکوژە ئەم شەو لەگەڵ خێزانمە هەر تەماشامان نەکردی کوڕە کاکە وڵای ئەوم بینی و ئەچێ خوایە قورئان بینیوە وەڵی دەیناسم ئەی چێ نازانم کوتی خەریب بەرنامەکە تەواو ببێ وتی کوڕە کابرای کولێرەیە وتی کە بیرمە کردەوە قسەکان زۆر قسەی جوان و ینی بە کوردەکەی قسەی گەورە و ئەوانە بوو تەسەوری نەکردووە تۆ قسانە تەسەوری ئەوە نەکردو فعلەن کە من مەسەلەن بۆ منێکێک ولاوانەی کە نێزانی فەقیر من گەیچێکم لە بەحسابی خۆم ڕۆشنبیرەکانی دەفتەری ڕاپەڕین و ئەوانە بۆیە ئەوە بابەتێکی خۆش بوو هەر لە دڵما ماوە تاکو ئەم لەحزەیە وتم لە یادەوەریەکانمان ئینشاڵڵای نووسمەوە. لەم ڕۆژانەیە ڕەفیقێکم هەر لە ڕانەوە تەلەفۆنی بۆ کردم کاکە ئاوات چای ماچەکەم بەس ناوی مزگەوتەکە ناڵێم وتم ئاوا دەمێکە نوکتە و نۆجارراوەت و دەک نوکتەیەکم پێ بڵێ وتی مامەسا یەک نوکتە پێ لەم تازە ڕوویەوە وتی لە لای مزگەوتەکەی خۆمان ماڵی خۆمان وتم کوتی مەلایەکی لێ زۆر دەنجی ناخۆشە زۆر دەنجی ناخۆشە وتم باش وتی جا خاڵم تەمەنێکی هەیە وتی هەر لەو ڕۆژانە هەر پشوەخاتەوە هەر مەراقێکی کردووە خەری کاتەقێتەوە وتی وەڵا ئەو ڕۆژە مامەساکە زۆر درێژی کردوێتەوە وتوێتی کە لێ بۆ تۆ وتێتی مامۆستا وەڵڵاهی تۆ کۆمەڵی ئاەتە خوێنی لە قورئانە هەر نیش وتی بە تەسەوری وتی کاکە قورئانە بێ بە دەنگی خۆش بخوێن دەبێ جاوە وتم باوە هەر وەکو بینی مەجلیسەکە بێ ئەو دوو ڕووداوام بان گونجاوزانی بۆ مەجلیسەکە و دەستان خۆش بێ با بچینەوە لای شێفی زەڵاتەکانمان ئەم خوشکە بە ڕێزا شێف شەیمە
شێف شەیما یادگاریت لە بەرنامەی خۆراک دروستی لەگەڵ شێف دیار بە تایبەت چی یادگاریەکتان هەیە بە تایبەت شێف دیار هەر شتێکی کرد کە ئەو کادرێ چوە سەر و تەسویرە حرەکەی زۆر کۆمیدیە کرد چ شتێکی خۆشت هەیە لەگەڵیە لازم هەیە بۆی جژنی پیرۆزەی لێکم لە خۆی خەوانەوەدی بەسەرهاتی زۆر خۆشەیە بەڵام تۆسمایکەکە بەرزکە ئادەس خۆش شێف دیار ینی بەسەراتی زۆر خۆشەیە یەکێ لە بەسەراتەکانی ئەو بوو کە یاریکان تاوا بووین لە ینی چۆن بڵێن کاگتۆ تاوا بوو هاتووە لە ئێمە باشە من شەرحی خۆم کرد باسی سۆس و باسی هەموو شتێکم کرد ئیتر هەستم کرد ئەو تاوا نەبوو خەرکی دیزاین وتی مەشغوڵیکە ینی بۆی ناتەوە بتم باشە دوسێ هەنێشتم باس کرد هێشتا هەر تاوا نەبوو ئاچەوی لێ مەشغوڵی تاوا پێم نەما ڕۆشتەوە لای ئەو ئەم پرسیاری کرد تۆ بکەم ئەم سەڵاتانەی تۆ ئیکەی واسی کۆمپانیات کرد و لێرەش ئەم وەرزە لە کەناڵی ئاسمانی پێیان هەر لە دەرەوە ئەم زەڵاتانە ئەکەی یا لە ماڵەوە گەرمیانداریەکتان نەبێ بۆ خانەوادەکەی خۆتان ئەم زەڵاتانە ئەکەیت من لە کۆمپانیای ئیشەکەم شێفی ئەبێ باشە و هەموو ڕۆژێک ئەو هێنا خۆمیان سەرپشت کردو ئەڵەن خۆچی حەزەکەیت بچەکە لە دەستی خۆتایە و بە ئارەزوی خۆت باش ئەی بۆ ماڵەوە بۆ ماڵی شەوە دروستەکەم بۆ خزم کەس هیچ یادگاریەکی دێ لەگەڵ سەڵاتەیە لە ماڵەوە شتێکی خۆش ڕوویدادا بەڵێ ئەرم لەم ئێوارانی ڕەمەزانە سڵاتێکی زۆر خۆشم دروست کرده بوو ماڵی خۆشتم لێ بوو تۆزی زۆرم دروست کردم و هەرێکی ما بێوانێ خوشکم بردی بێوان سبەی ئێوارە ڕۆژی دوایتر باوکم بەتەنیا لە ماڵی ئەوان داوەت بوو وتی وڵای شەشنانێکی زۆر خۆشی کرد بە زەڵاتێکی زۆر زۆر دەرەجەیەک بوو بە زەڵاتی تۆچوم منیشوتم الحەمدولله ئیسپادەیەکم بۆ ئەویش بۆ خۆی شتێک لە من فێر بوو لایکە هات ناوتیان بە زەڵاتێکی ئەرئیش تۆ بوو بەزی ترێمە هیچ قسەمان نەکرد لە باوکشم وەی زانیەوە خۆم دروستم کردووە ئەوش بەلاوە خۆش بمێنن شێف شەیما مامۆستا لە ڕوودەور دەبینەوە بۆ لای کاک میران جەژنە و با تەکیت مەقامێک چوزانم بابەتێک هەر شتێکی جەژنانە و شتێکی شادی خۆش کە بەدڵی ئێوە بینەران بێفەرموو کاک میرانجان الله الله يا حي يا قيوم 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 يا ذاتي بشون واجب الوجود يا ذاتي بشون واجب الوجود يا قائم بذات قديم معبود الله يا حي يا قيوم الله الله يا حي يا قيوم الله الله يا حي يا قيوم الله الله يا حي يا قيوم بكون هزات تخوكس بين ورد بكون هزات تخوكس بين ورد حمد وسنايتو إلى يقتونك الله الله يا حي يا قيوم الله الله يا حي يا قيوم يا حي يا قيوم يا شي لا مكان يا حي يا قيوم يا شي لا مكان تماي لطفيتو انت آخر زمان الله الله يا حي يا قيوم 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 يا حي يا قيوم حي جهندا يا حي يا قيوم حي جهندا خالق مخلوق بقيان وقندا يا حي بيتشون يا حي بيتشون كريمي كرساز بكن فيكون الله يا حي يا قيوم الله الله يا حي يا قيوم الله الله يا حي يا قيوم الله الله يا حي يا قيوم هرشيتوني كيبوك اسناكري هرشيتوني كيباك اسناكري ببير زيتو هيج كس نامري نقاشي قديم صورة نماي نقاشي قديم صورة نماي
بۆ خۆت لایەقە قدرەت نمایی یا حی یا قیوم الله الله یا حی یا قیوم الله الله یا حی یا قیوم الله الله یا حی یا قیوم دەستان خۆش بە کاکە میرانجان هەر خێر بمێنن بنەوەی خۆش. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت و لەگەڵتان بەردەوام. دووبارە سڵاوتان لە بینەرانی عزیز حەزەکەم تەبەن ئێمە کاکدانە پێشەکی بەرنامەکە ئەوەندە قسە و شتی خۆشات بیرمان چکولێتەکەیان بیان دەمێستا یا الله چەمەند کڵاوەکەشمێن قورسەوەینەکە چوتیان جەشتان پیرۆز بێ یا شێفیان شێف شەیمان فەرموو هەر تۆ تازە ئاوا بڕۆقی کاکدانە تۆ شەڵگرە من هەڵگرم تۆ شەڵگرە کاکە میهران سروانم هەر لە گرنگ بجێڕێ مامۆستا سالاریتر لە ئەوڵ بێ لە ئەخیر بێ لە ناوەڕاست بێ گرنگەوەی ئێمە شیرینی خۆمان پێداوە خۆ دکتۆر محەممەد لێ نییە بڵە خراپەوە آخر وانە طبعا بەرگەی بزانم چێژنە با بیخوین ئەوە بیخۆن من پرسیارەکەم طبعا کاکدانە یەکێک لەو شتانی کە لە ناو ئەو سی ڕۆژەی پرۆگرامی گوڵستان پێشکەشمان کرد شتێک زۆر ماوەتەوە لە لای منیش و شێخ میوانێکی زۆر ئەزیزمانە بوو قسەکانی زۆر بەقوت بوو زۆر ئیمانی ئەوە بوون دەما شێخ زۆر جوان چوو بۆ ناو بابەتەکەەوە جە حەزەکەم من تا ئێرەم وت ئەوی کە خۆی تەواوی کە بڵێ پرسیاری چیت لێ کرد و ئەویش چۆن جوابیایتەوە شێخ عەفوەن مایکەکە هەڵگرە تەمام مامۆسایەکی زۆر بەڕێز و خۆشەویستمان بوو کاتێکە پرسیارەکەم لێ کرد تەمان باسێکی ئیمانی زۆر قوڵ و جوانی کرد زۆر جوان منیشتم مەوەسا ئەو ئیحساسە ئیمانی قوڵە کە ئینسانی ئیماندار بووی دروسە بێت یعنی هەستەکە ئەفڕێ هەستەکات یعنی جەوێکی معنەوی زۆر قۆڵی بۆ دروسە بێ ئەم ماهیەتە قورسە لەکوێوە سەر هەڵەدا چۆنیەت چۆن دروسە بێ لە ناخی ئینسانە وتی هۆرمۆنە طبعا شرحشی کرد بەس طبعا لە شیسانە هۆرمۆنەکەی پێوتێت دۆپامین دیارەمە بەسیەوە بووە یا شێخ وەڵای هەر مادام جەژنە نوکتێکی زۆر خۆشی هەیە تەمان ئەمان فیلمێکیان دەرکردووە یا ئەکتەرێکی سەرەکی بووە لە ڕۆژی کاکشێخ بۆ بە ئەکتەری فیلم قورآن لە کاتی خۆی بابیژێڕێتەوە ساڵی 2001 لەو دۆرا بوو تقریبا 25 ساڵ پێشسە بوو تقریبا سێ فیلممان دەرکرد من و کاتە بەرنامەی درود بڵین لە رادیۆی سپێدە فێم رادیۆی جاران یەکگرت و ئیترۆکو خۆم هەڵسان بە دروستکردنی فیلم تقریبا سێ فیلممان دەرکرد لەگەڵ کاکیوە هەیە کایسە دەرهێنەرا حەزم لێی بوو یەکێک لە فیلمەکان لەسەر فەڕوخ بوو فەڕوخ یەکێک لە تابعین کاتی خۆی کە چووە 30 ساڵ خێزانەکەی بەجێ هێڵاوە چوو بۆ جیهاد دوایی کوڕەکەی ئەبێتە گەورەترین عالمی مەدینە چیرۆکەکە ئاوایە تر ئێمە چوین لە دەی نۆدێ ئەم فیلممان کرد لە شار باشێر تامان تەلەفۆنمان کرد بۆ ئەو کاتە مۆبایلیش کەم بوو زۆر کەم بوو لەوێ ماڵێک خوا جەزایان باتۆ ماڵی کاک حەسەن 5 ئەسپی بۆ پیا کرده بووین بۆ فیلمەکە طبعا ئێمە فیلمەکەش ئێمە هیچمان چەکوشینمان پێ نەبوو ینی من خۆم ینی هەموو حتا دامی مادی فیلمەکەش خۆم کردن دەرهێنان و سیناریوس خۆمان خۆی بووی یەک پاس گەنجی زۆر جوانمان بر بۆ بەردامەکە بۆ فیلمەکە و لێکە چوین ئەسپەکانمان بردو اینجا جلی سەحابەمان کردەوە بەرمان مشکی گەورە بەسلی عەرەبی و ینی تاین بوو ئەو کاتەش بوو شەڕێکی زۆر قورس لە شەڕی بزوتنەوە و بڵین یەکێتی هەبوو لە منطقی شارە زورا ینی وەزع زۆر خراپ بۆ بایە ئیجازەیەکی تاو وەرگرتە اینجا ئەوشتانە بکردە ئێمە ئیجازەشمان نەکرد کە ڕۆشتین وەڵحاصل چوینە نۆدێ لە نۆدێ کە دابەزین ئەو خەڵکەوی سیرەکرد بە حوتی بەیانی ئەم هەموو لە ناو سیارەکە خۆمان گۆڕی شمشێروشتان پێ بوو نە هەرجلی هینمان لەبەرا بوو کە چلەکان بینرا ئەمانە خەڵک هاتیمەوانە بەس بازێکیان زانی دو سێ ماڵیان وەڵحاصل بە کورتی بیبڕێنمەوە لە
کە ئەسپەکان سواری ئەسپەکان بووین و ئیتر الله ئەکبەرمان کردو بەرە و ناو دێکە ڕۆشتین ئەو ئەسپەی من تمەزە شێتە ئیتر الله ئەکبەری نەبیست بوو ئەمانە اینجا بەجارەکە 50 کەس الله اینجا خەڵکی ناو دێکەش هاتن کۆمەکیان کردین بۆ فیلمەکە زۆر خۆرزیان بات و یاخوا کە الله ئەکبەری کرد ئەسپەکەی من دەرچوو اینجا طبعا زینیشی نەبوو منیش بە مشکی و بە عەبای عەرەبی و بەجلی هین و ئەمانە ڕۆژەکە ڕۆژی جومعە بوو سەیران بوو دووسێ سیارەی خەڵکی لای خۆمان خەڵکی نۆدێ بوو بن هاتن بۆ سەیران کە منیان بینی ترسان خۆم تەقێن ینی تەسەور ناکرامە کورد بێت یانی ئەمانە منیش ئەسب مشکی هاتووە سەر چاوم دەم ئەڕوا اینجا خەڵکی دێکش یەکیان هاواری کردوتی ئارە وڵای سەحابەیە فت اینجا منیش خەریکە ئەکەومە خۆرانی توانم نەما بوو وتیان مێڵە خۆی کا بە گەوڕەکەونم جۆرێ بوو بەسیانەوە ئەسپەکە هەرچۆن بێت کەوتیان ڕێک ناوقەیە بات وڵا ئیتر کە دوو سیارەکە منیان بینی دوانیان گەڕایەوە لە ترسا گەڕان و یەکسەر یەکیان وێسا وتی بەس پێم وتم بەردەمی بگرە وتی تۆ کوردی و ئەی واو لێ هاتووە فلیمەکەی نێزای کامێرایە ئەوە نیوەی بەسەرات ئەوە نیوەی بوو تۆ ئەوەی کەشتاکەکە ئیتر جومعە بووە ڕۆژی جومعە بوو من جومعەم بۆ کردن بۆ دیەکە بەڵێ کە جومعەکەم کرد باسی ئەم فیلمەم کرد کە ئەمە بە واپیرانی ئێمە بە تایبەتی نۆدەی خۆشەویستکە بنەچەی کاکەحمەی شێخ و شێمەڕووفی نۆدێ لەوەیە کە ئێمە ینی سەروەریەکی گەورەمان هەیە کە سەحابە و تابعین ئێمە لەم کوردستانەیە هاتوون ئەم خێرە گەوریان بە ئێمە گەیانوە دوای بەسەرهاتەکە ئەوە بوو کە پێشەوەی بچین بۆ جومعە پێشتر بانگوازمان کرد اینجا بیرمان چووە کە جومعەوە نیە خەریکی مەشغوڵی فیلمەکە بووینەوانە دەبوو بە 11 یەکێک لە دیەکەوە هاواری کورتی سەحابەکان کە جومعەکەن وەرنەبوو کاتی جومعە دەست خۆش تاوان بینەرانی عزیز ئێمە ئەم بڕگەیەمان تایبەت کردو بەوەی کە پێشکەشکارەکانمان عەزیەتیان کێشاوە دیاری جەژنانەیان بۆ هاوپیشەکانی خۆیان هێناوە جا بە سوپاسەوە با لە کاک جوتیارەوە دەست پێ بکەین بزانین دیارەکەی چییە تەمان کەس نازانێت تەنانەت من و کاکداناش نازانین ینی ئەوان چیان هێناوە کردیانەتە سوپرایز دوو جۆرە جەژنانەمان هەیە فەقیرە لێرەش حەقتان خوارد سەتی زۆر کەمتاندا دوو جۆر جەژنانەمانە جەژنانێکی مادی و جەژنانێکی معنەوی وایە با بزانین جەژنانە معنەویەکەی تۆ چێ جارێ بۆ هاوکارەکان تو بۆ ئێمە بۆ بینەرانیشتان ناکاک پەیوەند حەقیان نەخواردن چکە من لە هەمووتان بچووکترم بە حکمی واقعنا لە هەمووتان گەورەی خۆتەوە گەورەی خوا سەلامەت بن وڵات دیارەکەی من بۆ جەژنانە بۆ ئەمڕۆ قورانی پیرۆزە یعنی ئەبینین ئێستا هەمومان دەموچاومان پێیەکەنێ دڵمان پێیەکەنێ هەمومان دڵمان خۆشە یعنی پێکەنینەکەمان سناعی نییە ومن يتق الله يجعل له مخرجا ئەوەی کە لە خواترز بێ یعنی دایم خوای گەورە دڵی خۆشەکە بەرنامەی ژیانی خۆشە دڵی خۆشە ئێستا ئێمە بینین جەژنە و هەمومان دڵمان خۆشە بەڵام زۆرێک لە خەڵکی لە جەژنە بێتاقەتن بێزارن لەبەرەوەی دڵیان ناڕەحەتە دڵیان پشتیان لەم قورئانە کردووە هەر ئاەتی قورئانی شەیاشە کە مامۆستا سالات بەس وریا بۆ نەیکی تۆ نا خەمێکیتەوە بە فیرعەونەکە لەبەر ئەم هۆکارە قورئانە هەڵدووە بە هاڕون بەڵێ کە خوای گەورە لە قورئانە فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى على هر كسر پشت لەم قورئانە بکات ئەوە هەر لە دنیای ژیانێکی ناڕەحەت و ناخۆش و ناهەمواری پێدەی ئەبینین ئێمە هەمومان الحەمدولله مادەم بە پیری قورئانەوە چوین هەمومان دەموچاومان پێکەنێ دڵمان خۆشە جا بۆیە منیش هەر بۆ ئەم جەژنانە قورئانم هێناوە بەڕێستان لەبەرەوەی قورئان تەنها لە ڕەمەزانە نەبێت لە دوای ڕەمەزانیش هەر خەیاڵمان نابێت بۆی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شکاتمان لێ نەکا وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا جایسا دیارەکانتان پێشکەش دەکەم دەست خۆش بێ خوا سەلامەت یارمەتی و نێ والله ما شاء الله زۆرە بەس مایکەکە بۆ بە کاک دانیار لا ئێوە جێ بێڵە مایکەکە ئەڵێ نەوەکو پرسیاریشم لێ بکەن لەگەڵ ناکەین تاوە بێتەوە خەمی نەبێ تێکەڵ بووە نەک دەستکەکانی کەینە هەردووکیمان بەرێ خۆمان جێگەینەوە ئەرە وەڵا دەست خۆش بێ کاک جوتیا چاو خۆش بێ دەست خۆش تەوان من حەزەکەم لەم شوێنەیە دەینێ
دەست دەستی خۆش کاکجار خۆش بێ. کاکەجان زۆر سپاس جان بابینە لای کاکەدانە تەوان کە تەلەفۆنم بۆ کردی وتم شتێکی بێژگە لە شتە مادیەکە بزانم چی معنەویە سبوون دوێن ئەڵلقەی یەکەم سەعباس شعرێکی پێشکەش کردی شعرێکی قانعی پێشکەش کردین شتێکی زۆر تایبەت بوو لەسەر دوو برا باوکیانە مرێ چۆن سەرۆت و سامانەکان دابشەکەن بە شعر پێشکەشی کردین براکەی زۆر زۆر فێڵ باس بوو لاخری شاوتی کراسە سڵکنەکە بوو تۆ جگەل ئەگە شتێکی مادی دێنابێ بۆ ئێمە ئەوەی خێنە سەر سەر و سەر ئەشتوانی شتێکی معنەویت پێش ئامادە کرد سرودێکشمان پێشکەشکارە بێ والله لە شێوی مەداحەچی والله ماوەسە سالار بەسەراتێ بگەڕمە خۆ چیەوە جەژنم قەیچێک وڵا هەر ئەمە حەقە بوو دوێنێ هاوڕەیەکم بۆی باسکردن هەر پێوەست بووی کاکوێن باسی کرد لە مامۆسای ئاینیە تۆزە درێژێ کاتۆ یان تۆزەگەیان دەنگی خۆش نییە ئەو لە مزگەوتەکەی ئێمە مامۆستاکەمان لەم شەوانی قەدرا زۆر ئەمێنێتەوە لە سوژدا زۆر ئەمێنێتەوە ئیتر جارێکیان بەخشایەک لە تەنیش مابوو لە سوژدا زۆر مایەوە هەر مایەوە تحملی نەما بە دەنگی بەرزاواری کرد دەی بڵێ هەستەرەوە بە قوربانە وەڵا مادیەکەش بۆ پێیکە من خۆم خەڵکی هەورامان و تێوەڵم شەوچەرەی قەدیمی تێوەڵە ئەوم بۆ هێناون جا کاکشێخیش لە تێوەڵەوانە ژیاوازانێ جاران لە دەوریە کۆ بوونەوە شەوچەرەیان چی بۆەوەی کە لە باخەکەی خۆیانە هەبوو مێوژە گوێزە هەنجیری وشکە هەمویان ئەوە تێکەڵا کرد و بە دەوریە کاکۆ بوونە و قسە و باس و چیرۆک و باسی باخەکەیان و باغداریەکەیان وانە کاکشێخ باشتر بزانێ ئەو قەدیم چۆن بووە لەوێ ژیاوە جام پێم خۆش بوو هەر پەیوەستی بە بەرنامەکەشمەوە دێ و گوندەوە بوو ئەو دیارێتان پێشکەش شەوچەرەی هەورامان هەر لە کاک جوتیارەوە دەست پێ بکە باشە وەڵا باشیش لی دەرچووی دانیارجیان دەست خۆش دەست خۆش کاکە دانیارجیان سەر ڕادوێنەکە بێ دەردیڵە ڕادوێن شێخ مایکەکە یایتێ با بگەڕێتەوە دووبارە جەژنە پیرۆز بە کاک دانیارجیان دەست خۆش کاک دانیار لەش ساغ بێ یا الله کاکشێخ وڵی من بەسەراتم زۆر گەڕایە با من بەس بێت بەڵام دیارەکەی من بە حقت ئەمیشی زۆر جوانتان بۆ بێنم بەڕاستی بەڵام وڵی فریانە کەوتم ینی هەر نەبوو کە ئەمە بەعزێ کتێبی ئەزمونونەکانی نزیک بوونەوە لە مردنم ئەو مادیەکەی مە بەس شتێکی تریشم هێنا و شتێکی زۆر نادیر و جوانە لە پاکەتێکایە خورمایەکی عجووەیە جا ئیشەڵڵا هەر یەک دانەیە مەگەر نازانم دوای بەشیکەین دنگگەڕین یان ماوەسەدانە ئێمە دەست جەنابتان بەڵە قوربان ئەمەیە قوربان زۆر جوانە تەوزیعەکەین بەسەر هەمووەمانەی لێرەشان و ئینشاءالله لەگەڵ پشتی بەڵامە ئەلۆ کۆزایەوە نیە چای لە کۆزاشەیە ئەمە هەموو وەڵقانی پێشش کراون بە کتێب مامۆسا هەندێکی ئەی خۆ مامۆسا بەتەمانی بیکی بە فلیم شێخ تۆ دانیشە من تەوزیعێک دوای من ئێنم بۆ جنابتان نەیە بە پێشکەشکارەکە قەیناکە ئێمە ئەی دەست خۆش ئەوەی شێخ کتێبی هاتە دوایی نبینێتەوە نانەیتێ دەست من دەست چاو چاو خۆش دەست خۆش بینە لای شێفی زەڵاتەکە هەر زەڵاتەی نەهێنا بێ وەڵات زین وتی سوپرایز نازانم شێف شەیمە کتێبەکە حەزەکە بدە بە من بە دەستە نەگرێ مایکەکەشی لێ نزیکەنەوە ئەلەوێت یا الله ناچی ئاواز ئەوە سەڵاتەیە دە باشە دەست شاوە خۆش باش و دکتۆر محەممەد لێرە نەوەسەنێ هێشت هەستەکەم سروشتی خۆماڵیە کوورە کاکە لە قەیسی خۆماڵی تر هەیە خەریبوونەیە لە جژن بیخۆی ئاخر منەی کێڕم نانە
باشە کاک جوتیارە ئێوە پێمان ئەو بڵێ یعنی ئێوە زۆر بەتەمە ئێوە پیر بوون و من گەنج بوو بەس کاک پەیوەندە پاڵ مناوە وردە وردە گۆپاڵە و گۆچانەکەی خسۆتە پاڵ خۆی ئێستا تۆ وڵات بۆسە ئەمانە چین ئەمە سروشتیەکەیە من سروشتێکە دەستشێ خۆش بوو جاڵا دوای پرسیارم پێ ناکرێ نایخۆم ئێمە نایخۆین لەبەروی ئێمە ئەبێ پرسیارەکەی دەست و چاوە خۆش بە پشتی من دووبارە دەست خۆش بێت تا ئێمە پرسیارەکانەکەین بابینە لای کاک پەیوەند کاک مامۆستا فەرموو کاکدان مامۆستا پەیوەند ئەمە هەر بەڕاست من بە وشەی گۆپاڵ بیستومە بە گۆچانیش فەرقیانەیە وشەی گۆچان و گۆپاڵ کاک پەیوەند فەرموو فەرقەکان ئەوەیە لە هەندێک شوێن پێڵن گۆپاڵ لە هەندێک شوێنی پێڵن گۆچان هەر یەکشتە بەڵێ تقریبا یەکشتە بەڵام گۆپاڵ ئەشێ هینەکەی ئاوانە بێزگار ئەو بەم شێوەیە بزانی چۆنە خۆی گۆچان نوعی زۆرە ئێستا ئەمە گۆچانی ڕۆشتنە گۆچانێکەیە پێڵن مێگر واتە مەڕی پێگرن ئەم قەفەی زیاتر کراوەتەوە ملی مەڕەکەی پێگرن ئاسان حیوانی پێگرن مەڕە بزنە هەر شتێکە ئەم ئیتر جۆری زۆرە لە هەندێک شوێن پێڵن گۆپاڵ و فعلەن لە هەندێک شوێنیش پێڵن گۆچان ئەمێسا گۆچانە کاک جوتیار فێر ببە چکە تۆ ئەبزانم بەجێگری من بە جێگری کاک پەیوەند بەرنامەی گوندەکان پێشکەشەکە بێ ئەم شتانە بزانی کاک پەیوەند باسی ئەو بەرنامەی خۆشەویستیەکەت کراوتت چوو بوومە ناو وەسعەکە و باسی خۆشەویستی ئەوانتان نەکرد و کاتێکیش زانی تیشەتەکە و دڕاوە طبعا بەرنامەی ڕاستەخۆ بێ خەڵک تەلەفۆنکانیە کەس معاناتێ ینی کێشەیەکی خۆشەویستی هەبوو داوا لە تۆ کا بۆی حەلکەی طبعا ئەمە ئەم بەشەی نەمجێڕایەوە زۆر خۆش بوو طبعا دوای ئەوەی کە سەرشانی منیان دووریەوە ئیتر ئەم جارەکە فاسیلەکە هات و پێشکەشکارەکە دەستی پێکردەوە ئیتر وتی پەیوەندی وەرەگرین سوبحانڵا یەکەم شەو بوو پەخشی تەلەڤیزۆنەکان هەتاکو سۆرانە ڕۆشت لە شەقڵاوەوە یەکێ تەلەفۆنی کرد وتی وەڵاهی من حەزم لە کچێکە 7 ساڵە بەڵام باوچێکی بێمێشکی هەیە نامناتێ بەشێک مامۆستا چارەسەرێکمان بۆ بدۆزێتەوە بەڵێ مجبیرمە کردەوە خۆیان من تیشەتەکەم دڕاوە سەر بە سەرشانێکی دڕاوە ئێستا من لە نانەوەیە ئیشەکەم تەمان خوا هیدایەتی دیان وتم کاکەمە زۆر گومانم هەیە لەوەی کە ئەمە ئەسڵەن ئەو ئافرەتی خۆش بوێ چۆن تۆ توانی بە مستەقبەلی خەزوری مستەقبەلی خۆت بڵی کاکە بێمێشک ئەسڵان وتم دەستی خۆش بێ ناڵێ و کچەکەی بێری بەسەر بە تەمابی لە چاخانەیەکە چاپ بخۆنەوە و لە قاوەخانە قاوە بخۆنەوە ئەوە لە عورفی ئێمەیان نییە ئێمە بێ ئافرەتی ئێمە بچیتە داخوازی 5-6 پیا و بەریت مامۆسایکی ئاینی لەگەڵا بێ بە ویقارێکی زۆرەوە ئەنجا پێی بڵێ گوڵێک لە باخەکە تا پێشکەشمانیکە و دەستی ماچکەی وتم بەوە خۆشی نەوێت کاک پێوەند تۆ لەم نازم پریاسکەیە خوێدانە ناوی زۆر پێڵن ئەمە لە کوردەواریە چیت ناوە جژنانە بۆ ئەم ستافا ئەزانی چی کاک دانا و مامۆستا سالار و باقی هاوڕانی خۆشەویست ڕاستەکەی من یادەوەریم زۆر خۆشەوێ ینی هەمیشە حەزەکەم کە شتێک بێ کە جۆرێک لە یادەوەری بێ ئێستا بۆ نمونە چی ئەمە یادەوەری لەگەڵ هەیە باشە یادەوەری خۆم لەگەڵ ئەم نقڵەیە زۆر جار 10 فلسیە 5 فلسیم لە دایکم وەرەگرت ئەچوم کە لە دوکانە ئەم کڕی تەبان 5-6 دانەیە کرد 10 دانەیە کرد ئەم کردە دەستم بە ئارەقی کردەوە و وەلحاصل ئاوە خەوم لێکەوتەوە جا ئەمە ئێکێکە لەو شتانێک کە زۆر حەزمە کرد ینی یادەوەری ئێوەشی پێ بوروژێنم چکە دڵنیام زۆری نەتان ئێمە ئابڵم بۆ تا حەدی من مامۆستا سالار و کاک شێخ فاتح بەڵام یەک کاک جوتیار و دانیار و ئەوانە کاک تەمەنیان کەمە ئەوانە ئەشە تۆ جارە پەلەمەکە کاکە پەل زانی چی پەلەمەکە ئەمە یەک نانەشتیکە بۆ ئەوانی شێ ئەمە بۆ خات و شەیما ئەمە جلی نوێژە باشە جلی نوێژ هیوادارم تەمان ئەو نوێژی پێواکە ئینشاڵڵا بە ئەندازەی نوێژەکانی ئەو ئینشاڵڵا خێریش بە منەگات بەڵێ بەتەشی دەگەرەوە بێ زەحمەت چکە لەو شتانی کە لە هەکبەکەمایە پەلەمەکە کاکە پەلەمەکە هەموو شتێک ئەوە بە پەلە نازانم بۆ چێ نقڵە ئەمە نقلی ترش و شیرینە ئاریان لە کامێرەیەکەوە
ئەمە شتێکی ترە زۆر. ئەمەواشی دەری بێنە ئەشکێ تەسەورەکەی چیت هەبێ ئەمە جاران کە بە مناڵ مەگودادی دەستی تێکە مەساسەی ئەو مەساسانە نەبێت کە ئیسعاجە لە بچڕێها مەساسەیەگەیە بە پلایسی ژینەکەی لێ نابێتەوە تو ئێستا پێ دوایە بە مەساسی تێ نازانم لەوە چه مەساسە بێ چێ تەسەورەکە ئەمە چیت هەبێ وەکو بەتەڵایە نەڵم مەساسە گوێس ئافرین شێخ چون ئەمە توزە لێ ماڵۆزاوت بە ئەمە ئیشاڵە تەبان بە پێی هینەکان هێناوە بە پێی کەسەکان سەیری کە ئەمە دەرهێنەر تۆ کاکە ئاگا لێرە بێ باشە ئەمە تەسەوڕەکەم یەکێ لەو سەوزانەی کاک شێخ فاتیحە کاکە ئەمە زۆر تایبەتە بۆ خۆشەویستەکانم لە ڕۆژهەڵاتی کوردستان و سنەیانی خۆشەویست هەستم دەرهێنەر کاکە تۆزە مەجالم بە بەدە مایکە نایە بڕۆ تۆ پێم بڵێن بزانم دەرهێنەر و کامێرەمانەکان بەچی پێکەن والله بەدەم پێکەن بەدەم بەس ئەم نقڵە ترش و شیرین و دەرێنا یەکسەر پێکەنین کام نقڵە ترش و شیرین و دەرێنا سەید و طبعا کاک پەیوەند ینی دەرێنەر ئەوەندەی ئەزمون لەگەڵ تەواوی ئێمەیە هەیە چ هەمووشی هەڵەگرێ کاگاریان ئەو مەرجی هەیە باشە ئەو پێمان بڵە سوورەکەی ئەوان بۆ ڕەنگی ئەوان بۆ ڕەنگەکانی جیاوازە باشە دەست خۆش ئەوەش ببورن ئەمەی دەرهێنەرەکەیە ئەوەژی یاری دەدەرەکەیتی باجارەوانە بەرم دوایی کات ڕای بۆ کاک جیات ئادێ وەرگرە دەست خۆ زۆر نازدارە تەبان کاک پەیوەند یاڵا کاک بە خێرایی باگوژڕم هەل لە کاک جوتیارەوە نقڵی ترش و شیرین سیان سونەتە وەڵام من بۆ مناڵەکان میاڵەگرم کاک پەیوەند هەر ڕوویکەمە دەست خۆش زۆرە دەست خۆش یاسەلا جوان ڕەنگەکانی زۆر جوانە الله ئای دکتۆر لە شوێ ئەم هەموو شتە شیرین و ها برانی کامێرا وەرە کاک مەڕوان کاک مەڕوان وەرە وەریگرە بێ دەستی هەبوو لە خۆش بێ زۆر خۆشحاڵ بووین تەمەناوەکەن کە ئیشەڵا ڕۆژانی جێژن و هەروەها دوای ڕۆژەکانی جێژنیش ئینشاڵڵا ئەم ساڵ بەخێر و خۆشی بەرینە سەر لە خۆی بەروەردگار داوا کارین کە ئاوێکی بەڕەحمەت بەسەر ئەواگرەیە بکا کە لە دەور و بەرمانە هەیە ئەو شەڕە ئیشەڵا کۆتایی بێ ئینشاڵڵا جەژنی دووجار جەژم کەین جەژنی چند جەژنی ئەو عیبادەتەی کە کردومانەوە بەسەر نفس و شەیتانە سەرکەوتون هەروەها جەژنێکی ژەوەیە کە ئەم شەڕە بوەستێ و ئینشاءڵڵا ئیتر هیچ کێکەکە خەڵک نەبێ بە قوربان دەست خۆش کاک پەیوەند من پرسیاری دەفەکەم نەکردووە بیرم بوتم پێ دەڵێم بەڵام بەتەمابووی پرسیاری کاکە ناسح ئێوە لە سنە تەبەن بەڕاستی گەنجانی سنە ئیترەوەی چاوەکاتەوە دەفەزانێ ئەم سڕەت چییە ینی و مەدرسەی فێربوونی ئەو ئالەتە هەیە یاخود نەخێرەوە هەر لە ینی لە کولتورتانە ئەم شتە باوە بێ هەر فێر ببن سڵاو ڕێز و حەمەتمای بۆ جنابەوە خۆشەویستان وڵایی مامۆستایگیانێمە هەر تەبعاً لە تەمەنی مناڵیەوە کە ئیتر بە سلاح وەکو باوەکو و باپیرمان کە ئەکسەرەن هاتوچووی خانەقاکەین خانەقا و تێکیەوەمانە ئیتر یانێ واقعاً ئەو دەفە وەک ئەبێتە بەشێ لە جەسەمان بەشێ لە جەسە و ڕۆحمان ئیتر بۆ جۆرەیە کە ئیتر واقعاً هەر تێکەڵە بێت لەگەڵ گەورە بن بڵێ
باز ئیتر کەسێ گەرەکی بێ کە دەف فێر بێت بە مامۆسای دەفی کە لازمە ئەگەر ئوسولی فێر بێ وەڵێ من پیشنیارم ئەوەسە کە مەسەڵەن ئەگەر واقعان کەسێ گەرەکی بێت دەف فێر بێ ئەوەڵ هاتوچووی خانەقا تێکیەکان بکە چۆن وەکو واقعان زانکۆیەکە و هەم لە حاز ئەو دەفە و هەم لە حازێ ڕۆحیەوە کە ئەو بە سڵاح هێنە وەربگرێ ئەو تعالیمە وەربگرێ دەف هەر لە سنەی خۆشەویست لە پارێزگای هەر فیستیڤاڵی تایبەت هەیە لە تایبەت بە دەوانیە ناو سنێ یان لە کاگیران لە فرش هەست مەسەڵەن لە تارانە هەست لە سنە هەست مەسەڵەن ئەم 1 ساڵ پێش نەوای ڕەحمەت بوو لە تارانە مەسەن وەک حاڵەتی جەشنوارەی نەوجەوان هەست فرەشکەل بەرگزارە فڕۆمەراسی کاتمان هاتووە ئەوانیش ژنانەی خۆیان پێشکەشکەن وانە چیمان ئەم جارە بۆ ئەنی بابەتێکی فارسی نەبێ کاک میهرانەگەر وانە شتێکی فارسی شادی چکە فارسی تۆزە لە باش همه جا بروم به بهانه تو که مگر برسم در خانه تو همه جا دنبال تو میگردم که تویی درمان همه دردم که تویی درمان همه دردم یا رسول الله نظری فرما یا حبیب الله نظری فرما یا رسول الله نظری یا رسول الله نظری فرما یا حبیب الله نظری فرما یا رسول الله نظری شبم به جز از تو گدای کسی بی ولای تو من نکشم نفسی که تو لیلای من مجنونی همه هست من دلخونی همه هست من دلخونی یا رسول الله نظری فرما یا حبیب الله نظری فرما یا رسول الله نظری یا رسول الله نظری فرما یا حبیب الله نظری فرما یا رسول الله نظری شده عاشق تو به خدا هستی همه هستم به تو دل بستم به تو دل بستم یا رسول الله سلام علیک یا رسول الله نظری فرما یا حبیب الله نظری فرما یا رسول الله نظری یا رسول الله نظری فرما یا حبیب الله نظری فرما یا رسول الله نظری دەکتان نەرسێ یا ڕەبی ئەگەر شتێکیش فریا کەوتی نوماین ئەنی خۆتان لە بینی خۆتان ڕاوێژە بکەن حەزەکەم کۆتایی پرۆگرامەکەش بە تابلۆیەکی دەبێنین بەس شتێکی شادی و ئەنی سەرنج ڕاکێش بێ ئەگەر شتێکی وا بوو خۆتان لە بینی خۆتانە ڕاوێژە بکەن وڵات دەرێنە لێت دوو خولەکیشینە دوو خولەک ئێوە بەس بن و تۆ یەک دوو قسەمان ماوە بیکەین مامۆستا تۆ باسی ئەوانت هەموو کرد کە پێشکەشکارنم پیاوە بە ڕێزانە خۆشت ئەم ساڵ بەڵێ ئێستا پێڵین بەڵام خۆشی پێشکار بووی حەزەکەم باسێک بە کورتی لە 30 سانیە باسی گوڵستانی ئەم والله طبعا دەنێر ئاساییە یەکی سی چرکە
باش سپاس ممنونم طبعا سپاس بۆ ئەو بیرخستنەوەی کاکدانا طبعا من ئەزمونێکی تازە بوو طبعا لە ژیانی کاری میدیاییمە بەرنامەی ئاینی و عیرفانی و ئیمانیم نەبووە خۆ دەزانی هەر هەواڵ و سیاست بووە جنابی کاک حاج فاروق کە پێی وتم زۆرم پێخۆش بۆی لەو دنیا چەق بەستویی ناو دنیای سیاست هەواڵ پێمە دەرەوە جا بە تایبەت لە مانگی ڕەمەزانە فرسەتە ینی ئەمە تێکەڵ بە دین و ئەوابی لەگەڵ کاکشێخ ئیتر هەر ئەوە پرۆژەی دوای ئەوەشمانێت جا کاکدانا من هیچ تر کات ئەوە ناکەم بەڕێزیشت هەر بەرنامەتە بوو حەزەکەی بە کورتی پێمان زۆر باشە من کاکەم قسێکی کرد و ئەڵلقەیەکەمیش کە پەخش بوو هەندێک بینەر وتیان ئێوە فێڵتان لە پێشکارەکان کردو جژنانەتان بەوان هێناوە خۆتان هیچ جژنانەتان ناوت نام وەڵام مایەوە وتم هەرخۆی ڕێخستنی بەرنمەکە جژنانی ئێمە بۆ بۆ ئەمە کێسەوە کۆبوونەوە ئێمە لە خزمەتانێنەوە جژنانە بۆ خۆ بنیش لە پشتی بەرنامەکەەوە سەبارەت بە چیرۆکەکانی ڕەمەزان یەکێ بوو لەو بەرنامانەی کە ئەم ساڵ لە کەناڵی ئاسمانی پێیان پەخشکرا هەشتنۆڵقی لێ پێشکەشکرا برای بەڕزم کاک پەیوەند وابزانم بیرۆکەی بەرنمەکەی ئەو بوو هەر پێش ڕەمەزانیش منی بانکرد شتێکی وای بەگویادامتی شتێکی وایە حەزەکەین تۆ بەرنمەکە پێشکەشکەی ناوەڕۆکی بۆ باسکردم بێگومان هەموو بابەتێک لە ڕەمەزانە ئەبێتە چیرۆکێکی تایبەت یعنی هەر تەنانەت یەک نمونی سادەکە مامۆسالات ناوساجی و کولێرە و ترشیات و مامۆسا پەیوەند نوێشکردن بە جەماعەت و هەمامۆسا شەباتێک ئەمانە پێش ڕەمەزان دوای ڕەمەزانی ژەر هەیە خواسی لەسەرە بەڵام لە ڕەمەزانە ئەم بابەتانە ئەبێتە چیرۆکێکی تایبەتمەند و بەرگی ڕەمەزانی بەبەراکرێ بێتە شتێکی تایبەتە بە هاوکاری پایانەرەکان توانیمان چەند ئەڵلقەیەک پێشکەشکین کە ینی هەندێک بڕگەی یان باڵ هەندێک چیرۆکی زۆر سەرنجڕاکێش و ناوەزە جوانی تا بوو بە هیواینەوەی کە بینەرانی شەڵا بەدڵیان بۆ بێت سەلام دنیاخوا ئێمە هیچ وامان نەماوە تەنها خۆشی و شادی بۆ بینەرەکانمان نەبێ بەڵام ئەو نازام ڕێکەوتن لەسەروی چەند سانەیەکی کورد زۆر باشە کاک تەواو حەفیزاکەین و کۆتایی بەرنمەکە بەو تابلۆیە هێنین تابلوێکی دەف کە شتێکی هوەری جوان و شادی کە هەر لە جژنەکەمان خۆش بینەرانی عزیز هەمیشە لە جژن و خۆشیابن جژن لە هەموو لایەک پیرۆز بێ و لای ئێمە خواتان لەگەڵ بێ فەرموون